ئەمجارە ژمارەك پێی نەوێرام من ئەوم ڕاونا لە پێناو میلەتەکە هێشتا نامەکەم ماوە تەواوی بکەین لەگەڵ هاوڕێکانمە بانە بوو پاکیزە خان بەخێر بێتەوە تەندروستی باش ئێستا مەرگیش دەرەقەتمان نایە شەرممان لێکە ئەزانێ نامەکەمان تەواو نەکردووە ئەڵە جارە با کاتی بێمێ تاگاتە ئامانجی بخۆین تەندروست باش بی سبوی هەڵەواسینەوە سبوی هەڵەواسینەوە با دان قوربانتان بە هەمووی کەسی منن ڕۆحمەکەم بە قوربانتان شیرینتر نییە بتان نەمێ لە ڕۆحم شیرینتر نییە بتان نەمێ ڕۆحمەکەم بە قوربانتان ئارانە سەرکەوتن بۆ ئێوەیە لێ ئیسڵ مەکەنەوە سركوتن بو ملات سركوتن بو ملات ما أصيب لنا إلا ما كتب الله ما أصيب لنا إلا ما كتب الله سركوتن بو ملات سركوتن بو ملات سركوتن بو ماموسان وكرمان مران زحمة النبي أو بهم نيرانا يتربان نرونا كاكي خوب براكة ورقة زحمة النبي أو بهم دراس باصاني براكة ورقة بيا زحمة المجال بن برزم بيا زحمة مجال دروس كان برز قال سركوتن بو ماموسان وكرمان مران وكاسب كاران سركوتن بو ملات ده برز كاكا تحمل سوء أبرو أنا سكن قربان أحمد مجال وبيا زحمة برز